بەشداریمان کردووە بە قوڕاو. وەڵا خواردنێکی کوردەواری کۆن لەلای ئێمە زۆر باوێتی خواردنێکی خۆشە و ئەیجا پێکاتۆ لە جاترەیە لە گۆشتی ماڵاتە لە جاترێ لە ماستە لەو شتانە پێکاتۆ لە ئاو وەڵای جا دەبێ ماستەکەنیان ماستی مەڕ بێنیان ماستی بزن بێ لە بەرەوەی ماستەکەش تێرش بێ دەبێت هەر تێکی وەردەی هەتا بەقوڵ بێ لە بەرەوێگە تێکی وەرنەدەی و هەڵدەگەڕێ دوایی بە کەڵک نایە باڵێ ئەرێ وەڵا لای ئێمەمە زۆر خواستی لەسەرە زۆریش خۆشە لای ئێمە کەسێ ئەگە میوانێکی تایبەتمان بێ ئێمە هەر قوڕاو بەکاردێنین زیاتر قوڕاو لێ دەنین بۆ میوانەکانمان میوانی تایبەتمان ئەگەر بێ قوڕاوی بۆ لێ دەنین وەڵا خواردنێکی کۆن و کوردەواریە و بە پێشدا زۆر بەکارهاتوو ئێستا زەمە هەر لەسەری بەردەوامی ئێستا ئەمە بۆ خۆشمان ئێستاش و قەدیمیش ئەگەر میوانێکی تایبەتمانە بۆ هەر قوڕاومان بۆ دروست کردوین. سەرتا بەخێر بن سەرچاوان ناوم هاوژینە بە خواردنی دۆینە و خوشکەکەشم بە کفتە دۆغا بەشدارە بۆ چای بەڵاڵوکیشمان هەیە ئەمان زمانەوەی کە جیلی ئێستا و گەنجی ئێستا بە خواردنە کوردەواریەکان بناسێنین کە دۆینە و کفتە دۆغەوە خواردنێکی کوردەواری لە قەدیمەوە هەبوو ئێستاش ئێمە ئەمانەیە پێشکەشی میوانە بەڕێزەکانی بکەین و بە چای بەڵاڵوکیش بەشداریم کردووە کە چایەکی قەدیمە و دایک و باوکم پیشانیان داوم ڕاستی خۆم نەمدیوە هەتا کوان پیشانیان نەدام دارەکە لە شاخەکان دەڕوێ ئیدی دایک و باوکم هێنایانە و ئێمەش کردومانە بە چایەکە پێشکەشی میوانە بەڕێزەکانی دەکەن. گەنجی ئێستا زۆربەیانە خواردنانە ناخۆن لە ڕاستیدا هەر زیاتر برنج و شلۆ خواردنی فاستفودەکانە لە دەرەوە داوای دەکەن بەڵام ئێمە ئامان زمانەوەی خواردنەکانیان بکەین بەرچاوڕوونیان پیشاندەین و بیبین بەڵێ ئاشنایان کەین بە خواردنە کوردەواریەکان هەنوایە خواردنە کوردەواریەکان تەندروستترە چکە زیاتر بە ڕۆنی خۆماڵی جاری وایە دەکرێت و خواردنەکانیش بە گەرمەکەش هەری خۆمانە و دەیکەی ئیدی کفتەکەش هەرواتر دەتوانین گەرمەکەی بکەی بە بڕێش و بکەی بە کفتەکە هەر ئەوش هەر خۆماڵیە دەتوانین ساواری لێ دروستکەین بکەینە گەنمە کوتا و دۆکڵی لێ دروستکەین و دۆینە و جۆرەها خواردنێتی. ئێمەش ئەمڕۆ هەستاوین بە ئامادەکردنی فیستیڤاڵێک وەکو خۆمان بە بریانی بەشداریمان کردووە بریانی خواردنێکی کوردەواریە لە کۆنەوە هەر ئامادەکراوە تەنها کوردیش بەکاری نایێنێ عەرەبیش بەکاری دێنێ خواردنێکی بەتام و خواستیشی زۆری لەسەرە. بەشداریم کردووە بە کفتەی دۆغاوە بێکاتوە لە بڕێژ گۆشت ماست خواردنێکی کۆنی کوردەواریە دەمانەوێت بە گەنجەکانی ئێستامان بناسێنین ئەوانش تام و چێژیکەن و بزانن. ئارێ وەڵا ئێستا کەمتر بەکاردێ ئێمەش دەمانەوێت بە گەنجانی ئێستا بناسێنین ئەوانیش پێی ئاشنا بن و تامیکەن. وەرێژان باسی ئەوم بۆ بکە ئێوە تا چەند حەز و ئارەزوتان لە خواردنی کۆن و کوردەواریە لەگەڵ خواردنی ئێستا چی فەرقی هەیە؟ وڵا زۆر جیاوازە خواردنی کەون خۆشترە عنی کوردەواری خۆشترە بەسوودترە بێ چێشەترە عنی لە ڕووی هەموو شتی خۆشە تام و چێژی فەرقی زۆرە بەس ئێستا ئەوەی ئێستا بۆ مندارەکان نایخۆن وەکوها قەدیمەکان یعنی دەگەدانینە ئێستا خۆم دارمێ نایخوا بەس خۆم هەموو جەما ئەگە هەموو جەمام ئەو دۆینە هەبی ئەوەی خۆم دۆینی بە شیرێژێبی کفتەی سپی بێەوە دۆغا و کفتەی سۆربی دۆڵمەبی ئەو شانە لە گەدامە لەوانە تام چێژ زۆرە ینی زۆر فەرقی هەیە جیاوازە لەگەر خواردنی دیکە گەنجی ئێستا ئەم دوو مندارم هەیە لە مادە گەرمەژە نایخۆن ئەو شتان هیچیان ناخۆن بەس خۆم سێدەمە بخۆ بە پیاوەکەم لێ بنێم هەر سێدەمە حەزم لێ هەیبی. باش ئامۆژگاری چییە بۆ گەنجی ئێستا تەندروستتر و خۆشترن؟ وەڵای ئامۆژگاریمە بخۆن یعنی بخۆرێ تەندروستترە باشترە بخۆن یعنی زەرری نییە نەوەڵڵا نەوەڵا زەرری نییە قازان هەیە زەرری نییە.
بس ئەولادی ئێستا نایخوا چێشیانێ ئەری وەڵڵا نایخۆنە حەزیشم لێ ئێستا لە کوڕەکانی خۆم دەرم مادەی ئاسون و نیە فیتابینی و نیە لە قالبی لەبەر چییە لەبەر خوانەکەی گۆشتی حیوان تێدا نایخۆنەوە باشە خەڵکی پێشتر تەندروستتر بوو بە هۆکار ئەوە نەبوو خواردنەکەی باشتر و تەندروست خۆماریان دەخوارد شیرێژ بوو ڕوونی خۆماری هەموو شتی خۆماری بوو ئەم بخۆم ساحب هەموو شتی خۆماری بوو ئەوەمان ناخواری ئێستا نەڕوونی وەڵای ئێستا هەر ئەو ڕوونە زەیتەیە خۆین هەر شتی بایعیە خۆین هەموو نەخۆشین کەسی لە مادوسێ نەخۆشی درێژخایەنی نەبی هەموو هۆکار ئەو خواردنیە بایعی هەر بەخۆخوانی یعنی تەندروست نییە ئەوە دوای خۆماڵیە ڕوون دەیژێنی جوان بە پخت و خاوێنی ینی ڕوونەکەی لێ دەگری دوەکەی لە بیسەکەی دەکەی بە خاوێنی وەکوی بازاڕی نییە عنی مادەشتی تێ بکرێ خۆماڵی خۆشە تامی خۆشە بۆ خۆمان بزنمان هەنا دۆ مەشکە بوو مەشکی چەرم دەمانژان بە مەشکی چەرم ها مەشکی پێستی بزنان خۆشمان دەکرد و چاکمان دەکرد و جادوە ماسمان تێ دەکرد دەمانژان بە سەپێکی عنی بە سێ دارمان دەچەقان و مەشکە کەشمان تێ دەکرد جوان مەشکەکە جوان جوان دەژا وەڵا ئێستا هەی کارەبایە ئێستا هەی کارەبایە وەڵا جیاوازی زۆرە عنی وەک مەشتی کارەبایی نییە تامی خۆشترا عنی تەندروسترا وەڵای ئەوە کفتە دۆغاوە کفتەی سپی پێێرێن بە ماستا و دۆی دروست دەکرێت لە بڕۆشی و گۆشت و کەرەوز و پیاز دروست دەکرێت نەوە لە هەر قەدیمەکان کەفیان پێدێ عنی ئە خواردنیان بەلاوە گرینگە گەنجی ئێستانە بەڵای کەمتر بەکاردێن ئەجە هەر ئەو خواردنان بێگومان ئەو خواردنانە باشتر لەوان دیکە هەم لۆ تەندروستی و هەم لە هەم ڕووێکەوە ئەو خواردنانە بە سوود و باشترن تام چێش تایبەتشی هەیە خواردنە قەدیم و کوردەواریشە دیارە ئێمە بەشداری فستیڤالەمان کردووە من وەک خۆم بەستە پەرشتیان دەکەم ئەو ژنانێک کە بەشدار بوون لە فستیڤالەکە نزیکەی 80 ژنە دە ژنی شارەکانی کەشی لەگەڵەوە کوڕانیە و خەڵاتجێ و ئەوانە بە ئیشی دەستی بەشدارن بە خواردن بەشدارن بە شیرینی بەشدارن هەموو جۆرە شتەکانی تێدایە بە جلوبەر دوورینی جلوبەرێک بەشدارن چنین بە چنین بەشدارن هەموو شتێکی تێدایە فستیڤالەکە هەمە جۆرە دوو پەیاممان هەیە لەو فستیڤالەدا یەکەم هەلی کار بڕەخسێ بۆ خانمان دووەمیش خواردنە کوردەواریەکان بناسێنین بە جیلی ئێستا بەڕاستی پێمان خۆش بوو کە ئەو خواردنە کوردەواریانەش زندوو بێتەوە ینی شتێکی وا بکەین کە دروست بکرێت گرنگی پێ بدرێتەوە